هاوڕێیان و کاتەم باش چۆنن دنیاک ڕێز و خۆشەویستی هاوڕێ دەمەکە لایڤمان نەکردیە دەمەکە بزانین چەند دەقەیەک دەست بە قسە و باز دەکەین ئێستاکە دەست بە قسە و بازە سەرنوێترین ڕەوشی هەرێم ڕەوشی سلێمانی ڕەوشی جۆت پسمام قسە و باز دەکەن بەخێربێن هاوڕێیان سەرچاوی ئێمە هەندێک سووردە زانیاریت کەم بەدەستکەتیە دەمێ باس کەم دنیایەک ڕێز هاوڕێیان دنیایەک ڕێز و خۆشەویستی بەخێربێن ڕووداوەکان ئەوەندە خێرا و پەلان هاوڕێیان ئەوەندە خێرا و پەلان هەموو ڕۆژ ئەوەیەک دەبێت بەداخەوە زۆربەی خەبەرەکانیش مەگەر بەس ئەوەی ئەفغانستان یەکسەر لە بۆ ئێمە قازانجی ئەوەی هەبوو کە یعنی ئەو سیستەمە ئەرهابیانەمان دیت کە نقومی گەندەڵی نا مافیا و چەتەگەری بوونە چۆن بە چەند کاتژمێرێک دەڕەوە مەسعود بەعارزانی پارتێکا زۆر شۆش بوونە وەڵا ئێمە ئەفغانستانین وەڵا لە ئەفغانستان خراپتر بوون دووجار ڕۆتان دەرکێشرا بەس وتر هاتنەوە ئەگەناوە 2014 و 17 ئەوەی داعش و حەشد ویستی کردی کە زیاتریان نەکرد لەبەر ئەوەی ئەمریکا و ئەوانە ڕێیان نەدا ئەگەر هەر کاتێک هەموو کات ئەزمموی ئەفغانستان هاتو برێ مەسرور بارزانی فشەت بە هەموو زەختی دەولیبی وڵاتی قسەی تو نابی بشتێ لەسەر ڕۆژنامە نووسە ڕۆژێک وار لە دەوی دەینەوە لە ئەشرەف غەنی زیاتر کە دەوی پێت بکرێ بە پەلەپەل بڕۆی بەنمونە ئاوا منەتی 30 ساڵە ئەی هاوار 30 ساڵە حیمایەتان دەگرێت کورە پێتان دەرێ یەک بگرن کورە پێتان دەرێن ڕێز بگرن لە ئازادی بیر و ڕا کورە پێتان دەرێن ئێکاکە دوای 30 ساڵ وەڵی بە شەرەفم یعنی منداڵ بە منداڵی خۆی هەر هەتا 18 ساڵی لەو ئەوروپای دوای پێی دەڵێ بڕۆ کاکە بڕۆ لە خۆت ئیشەشی بکە وەچی پیاو ئەتوێ 30 ساڵ داوەشێن ئێستاش ئەمریکا ئەوە بکشێتەوە هەموو تێدە تەقێنی لا سیستەمێک اتحاد سۆڤیەتی و کەم پێشتراچی لەبێ ئەزموو لە گەندەڵی و لە بیرۆکراتی و نەبوونی دیموکراسی ڕخواگۆ چەند هاوڕێت کۆمەڵێک منداڵ و تاڵ نەزان لەولا پاڤێل لەولا مەسرور بارزانی هاتینە سەخات لێمان بووینە بەرنات شۆ و ئەفلاتون وەرە چارەنووسی 5 میلیۆن کەس کەتە دەست کۆمەڵێک مناڵ و تا لەولا کوڕی کۆسرەت لەولا پاڤێل قوبات کورە مەسرور ئەو مەسرورە ئیشەکە لەوەی بۆ زانیاریتان لۆ 10 ساڵی تر ئاریان بێتە سەجی ئاریانی کوڕی لە سەرینگۆ ئاوڕێیان هەلۆ خۆشی یەک پەیجم دۆڕاندێ لەسەر پەیجێک یەکێک لەو شکادە لێم کرا باسی ئاریانی کوڕی مەسرور بارزانیم کردیە خەبەر قبوڵی نەبوو باسی کوڕەکەی بکرێ نووسیم کاراوەی یەکێک لەو شکاتان مامۆستا بەدەر ئەوانە کرایە گوایە دەڵێن هەوڵی کوشتنی ئاریان درایە مامۆستا بەدەر بیانە هەفتەکەی تر بادینان بوو بەڕوا بکەن شکایەتم نێکرا پەیجێکی نازدارم هەبوو لێیان قەپات کرد تر ئاوایەک ئیش دەکا لە ئێستاوە خەتەیدا نایە مەسرور ئاریان دێتە جێی ئیتر ئەو سیستەمای ئەنی ئەمریکا بەوها بە ترێلە دۆلارتان بداتی و حیمایەت بکا و کەسی دا برێ ئەمریکای بەچێت ناکەم تو چی یاری بەجددیمە پاڤێلە دوو چی هاوڕێیان ئێستا دەست بە هەندە قسە و باز دەسە دوایین ڕەوشی منملانەی نێوان لاهور و پاڤێلە شێت پاڤێل ئەرێ پەری کۆ پەری هاوڕێیان خوا کەس خەبەری پەری وەرزنجی هەیە ڕۆژێک دەبینم ختابەدا 42 ساڵە یەکێتی خەبات دەکە کچێ وەڵڵاهی بەقەت پێشکەچی کە پێی وەدا بخینت لێ نەهاتیە بە خۆت و بە منداڵی برای مەحمەدی و بە هەموو خوشکەکانت و بە هەڵۆی برات و بە خزمەکانتەوە زانابی ئەوەی کورە 45 ساڵ کوڕی فەقیری یەکێتی بەکوژرا بابوو برای ئێمە فەوتان جەناب ئەتوە هاتی سەر حازرەکی پەری بەرزنجی هاوڕێیان بەهەرحاڵ بەدەست پێکم هەندێک قسە و باز دەکەم من هەندێک زانیاری بەدەستکەتیە
دەمەوێت پێتان ڕابگەێنم خەبەرەشی گرنگە ئەو دەبینن وەکو هەموو خەبەرەکانی کە لە ناو میدیای کوردی گەرم و گوڕە گەرم و گوڕەکەی ئەوە نییە زەمەزەم مەلا بەختیار هاوڕێیان هەموو ڕۆژێ هەرما ئەو ماوە ئەوە حەزی لێیە یعنی نییە دەیخورێ بە هەولێری باوا بڵێن دەبی ببتە بەتەڵی میدیا ببتە باس و بە خواز ڕوونکردنەوەی چپڵاو بکاتەوە یعنی ئەو سیفەتی مەلا بەختیاریە هەر بزربی ئەوە هەندێک مەسل هەن بڕوا بکەن سکس دەکەن سکس بەس لە بەوەی بکەونە لاپەڕەیەکە مەلا بەختیار لەو سنفانەیە هەروە دەکەن قورسەکی لەنەو شیروین دەدا هەموو جەماوەڕێکەی گۆڕان مەشغول دەکە ماوەگە مەشی مەشغول دەکرد کورە چاوت دەرێ بڕۆ بە کەیف خۆت قسە بە چێ دەرێ برێ یعنی هیچ دەوری نمایە دێ دوو قسەی بەنەو شیروان دەرێ بڕوا بکەن هەموو جەماوەری و گرنگ مەلا بەختیار دەبی بەعز بکرێ ئیتر حەقی نییە لەسەر حەقی نییە درۆ نییە ڕوونکردنەوەی دەدا قەزم لەوە دێ دووش ئێستا خەریکە کێشەی پاڤێل و لاهوریش ببتە ئەوە مشکوفشیلا یعنی بێتان بوو بەجددیمە بەڵام ڕووداوەکی ئیوی وەچی مەلا بەختیاری نییە ئەوانە هێزەکن دووەم هێزن نیوەی حکوومەتیان لەدەستە 100,000 چەکداریان هەیە دەڤەرەشیان لەدەستە خەبەر یعنی قووەتی خەبەری تێدا ئینسان دەکرێت بەعز بکە هاوڕێیان پاڤێلە شت هاوڕێتە بۆ زانیاریتان ئەمن وەخت خۆی خەبەرەکەم بڵاو کردەوە کە پاڤێل لەسەر ئەوەی گوایە کەسێکی ئێرانی کوشتیە ئەوەی گومانی ئەوەش زیاتر ڕاستە بڕوا بکەن بەڵام دوو خەبەری کەیاندا بە من جەماعەتی گۆڕان بوون بە ئەوس دوو زمانێ بدەم لە مێژشەدایانە من بەس لە بیرم دەچوو بڕوا بکەن بەو جەلال جەوهەرەی برێن وەختی خۆی کە پاڤێل مەسئولی دژە تیرۆر بووە دەچوونە ماڵان 2003 بە دواوە ئەمریشەکان پارەیان دەدانێ بە ناوی داعش و ئەودەمی قاعیدە و ئەوان هەبوو مدا هەمەی ماڵە دەوڵەمەندەکانیان دەکرد کە دەچوونەوێنە دژە تیرۆر ئەتا سەراوی و ئەوە بوونە هاوڕێیان بڕۆ بە جەلال جەوهەری برێن ئەو قسە من لێی بەرپرسم لەبەرەوەی ئەو سەرچاوی بە منی گۆ سەرچاوەکان زۆر گرنگە ئەتا سەراوی و ئەوە کورە پاڤێلەشێت کە لە دژە تیرۆر هێزیان دەنادە ماڵە دەوڵەمەندەکان گویا لە دوو قاعیدە دەگەڕن بەس لە دوو زێر و پارە و ممتەلەکاتیان دەدزی ئەوە بۆ ئەمریشەکان سەختیان کرد جەڵا تاڵەبانی لیژنەشیە مەکتەب سیاسی پێکینە ئەو لیژنەیە بڕۆ بپرسن 100 بارەی دەکەمەوە هەموو سەرکردایەتی مەکتەب سیاسی قەدیم دەزانی لەگەڵ ئەوە جەلال جەوهەر سەرپەرشتی کرد تاڵەبانی جەلال جەوهەری مخەوەڵ کرد گوتی بڕۆ بە دواتچوو بکە دەرکەوت 91 ئەو ماڵانەی چووینە دژە تیرۆری 2003 دزیان لە ماڵە دەوڵەمەندەکانی بە تایبەتی گەرمیان کردیە بڕۆن بپرسن ئەوە یەک لەو شتانە بوو تاڵەبانی فول کرد ئەمریکەکانیشی فول کرد دوو هاوڕێیان من خەبەرش کەشم زانیت کۆتینسان خەبەر دێ و دەڕوە ئەو پاڤێلە لۆ عەبدوڵڵا قەسری کوشت یعنی ئینسان هەندێک شت هەیە زانیاری دێ ئەمە لەو ماوانە باسی کەسێکمان کرد کە هەوڵی تیرۆری بەرهەم ساڵی کرد بەگە بێتە بیرتان یەشێک لەوانە ناوی قەیس بوو کۆن کادیری پاراستن بوو چوو بە جەماعەتی کورە ئەیمەن زەواهیری ئەوانە کات بوو ئەو شەلەکەی لاقەوەکەی کە ئەوە کوژە ناوەکەیم لەبیر چوو ئەمیری قاعیدە بوو ماوەیەک لە عێراق کە کوژە لاقی تەواو نەبوو ئوردنی بوو تەعەن ئەو کابرایەکە لێیاندا بوو 4-5 کەسەیدا لە ئەوەیاندا بوو یەک دۆچیان کوژان یەکەچیان هەراتوە ماری عەبدوڵڵای قەسری ئەوانەی لە بەرهەم ساڵحیاندا بوو یعنی بۆ زانیاریتان بەڕۆن بپرسن ئەوش ئیتر یەکێتی دەچی لە ماڵی عەبدوڵڵا قەسری ئەو کابرایی دەردەنی ناوی قەیس بوو یەکێک لەو کەسانە بوو بۆیەش عەبدوڵڵا قەسریان وەکو ئینتیقام کوشتەوەیانە ئەوان ڕێیان وا بوو کە ئەویش دەستی سێدا هەبوو لە لێدانی بەرهەمی بۆ زانیاریت زەرقاوی دەست خۆش هاورە من ئەوە خەبەرە مەرج نییە 100% بەس ئەو قەیسەی کە لە بەرهەم ساڵحیدا و 5 چەکدار یەکێتیان کوشت لە ماڵی عەبدوڵڵا قەسرێ دەریاهینە لە ماڵی عەبدوڵڵا قەسرێ ئەوی ئەمن زانیتم ئەو خەبەری پاراستنەها ئەو کادیرێکی پاراستن وەخت خۆی بە منی گوت وتی بۆیە عەبدوڵڵای قەسرێش کوژرا و ئەو قەیسە لە ماڵی وان بە برینداری دەرهات هاوڕێیان بۆ خۆتان ئاگاتان ئێوەش ئەکان دیسان تیر بوویتەوە ڕەوشی سلێمانی زۆر خراپە ینی بڕوا بکەن ڕەنگ ئەوڕۆ خراپتربی زۆر لە پێرێ بۆ زانیاریتان ڕاستە هێزی چەکدار کەمتر بووە بەڵام زایقەی لاهور شێخ زەنجی زۆر گەورەتر بووە
و حتا ئەو خەبەرانەی نازانم من بە من گەێنرایە کە منداڵەکانی تاالبانیش لە دەستیان دەرچووە فشارەشی زۆر گەورەیانە سەر دەکرێت دەبی لاهور سلێمانی بەجی بهێنرێ لاهور سلێمانی بەجی بهێنرێ زەختەشی زۆر گەورەیە بە پلەی یەک ئیمیتی تورکە لێدانی دوێنەی شارباژێر و پێنجوین بە خۆتان دیتتان یەک گەری لاش تێدا نەبووە یەک کەسیشەوە نەبووە تاکە سیگناڵ ئەوە بووە لاهوری پێیان ترسان یعنی لە شتی کوشتتوکاڵیاندا هەمومان لە ئەخبار خوێنمانەوە هیچ گەری لای لێ نەبووە نازان لۆ لێدرا بە F-16 هاوار F-16 بوو هادیە درۆن هادیە لەو مەنتیقەی کوشتتوکاڵیدایە هیچی پەکە لێ نییە تەنیا پەیامێک لۆ ئێرانیەکان لۆ لاهور بووە کە لەویش دەدرێ ئەوەی ئەمە زانیتم هاوڕێنەوە سەرچاوی هەواڵە کە ناڕۆی لێت دەدرێ یعنی ئەوە زەختەکە تورکیا ڕێی وایە هاوڕێیان من ئەو خەبەرانە کە دەڵێم مەرج نییە سەد ڕاست بۆ زانیا هەمومان تەحلیل دەکەین ڕێکدانەوە دەکەین و خەبەر دێتن خەبەر دێت ئەو مشکلەیە بە خۆتان دەبین زوو هێور دەبتەوە لە پڕق شتێک دەبی زەخت دەکە مەسەلەن ئەتوو دەبینی وەکو کەسێک قوباد و پاڤێلە ماچوونەکن مەسعود بارزانی هاتنەوە دەست بەو تند و تیژیانە کراوە زۆر ڕوو باخۆ مە ناتوان کامیرەی چاودێری لە دوخۆمان بژێڕین بۆ خۆتان دەزانین ورد دەستەکن مەسعود بارزانی دێتەوە گرژ دروست دەبی تارەی تورکی دێ لێ دەدا لە دەڤەری شارە زور و ئەوە دەدرێتن پێنجوین دەدرێت بەبێەوەی گەری لا تێدابی پەیام بوو پەیامدا نەکە لە لاهوریش دەدەن بەجددی ینی ئەو زەختە تورکیا دەیکاتن و ئەوەی دوێنەی هەتا ئێستا دیارە من نازاندرێ بەس ئەوەی هەیە کە لە پێنجوین درێ هاوڕێن پێنجوین لە ڕووی جوگرافی ئێرانە ها ئەوە شەڕی ئێران و تورکیاشە ئێران و تورکیاش تێدا هەیە لەو مابینەی بۆ زانیاریتان ئێستا وەفدەچی ئێران لە سلێمانیە و ئێستا ڕێیان ئەوەیە کە وەزعەکەی ئەوان هێور بکەنەوەی تر من نازانم چەندیان پێدەکرێ ناکرێ و چیە بەس ئێرانیش وەفدەچی لەو دوو ڕۆژەی هاتی ئێستاوا لە سلێمانیە تورکیاش مزایقە دەکا و وتیشم سەبەبەکەش ئەوەیە کە پارتی تورکیا پێقایل نینە بەوەی ئەوها کلکوباڵی لاهور کرا خۆی لاهور کلکوباڵی کرا ئێستاکە ینی خەڵەتەش تەریخی زۆر گەورەی کرد سلاحێتەکانی خۆی بەکراوەیی بەجی هێشت بەسەر دەیتوانی بڵێ بابلۆ مانگەک بی دوو مانگبی بەس ئەوها کلکوباڵی خۆی کردیە وەکو ئەوە هەبوو لە ئێران کابراایکی ئێرانی دوو بوون هەوڵیاندا شۆڕشیان کرد ئەو پەڕۆ کەسکەکان لە ژۆریان پەستا خەتی ئەنتەرنێتوانەشیان لێ بڕی و ئەویان کرد لاهوریان وەلێ کرد بەڕاستی بەخۆشی بەشدارە لەو غەڵەتەی خۆی کە تەسلیمیان بوو کە قبولی کرد سلاحێتەکانی تەسلیم کردەوە ئێستا دەیانێت دەربچی کە دەرناچی بە ڕووی قانونی حزبی لی وەربگرنەوە چکو فەزاعەتەشی گەورەیان کردە ڕۆژی یەکەم و دووەم کە لاهور هات برم پاڤێل هات خۆی کردە سەرۆک و هەر بووە گاڵتەجار ینی ئەوانە هەموو کەتنە ناو مێژووەکو هەموو گاڵتەجاریەکانی کەی پارتی و یەکێتی وەزای دەوەکو سەد جارە گوتمان کە پێویست ناکە هەموو دەمێت دووبارە بکەینەوە بەڕاستی یعنی ماڵی تاالبانی پاڤێل و شاناز و قوبات زۆر لە مەلا مستەفایان تێپەڕان لە قەشمەری پێکردن کە ئەوە ئازاری ئێمەیە بەجددی ینی تۆ سیر دەکەی کابراایشی لایەکێکی حکوومەتی بەدەستە دەڤەرەی بەدەستە 3 میلیۆن کەسە دێ دادگا دەکاتە قەشمەر ئامۆزای خۆی هاوسەرۆکی هاو حزبی خۆی کە ڕقەمیەکە دەیکاتە قۆندەرە باشە ئەنی کەسەشی شیمەی بگری دەویست چەند تۆمەتمان لۆدار ببەستتن بەجددیمە چۆن مامەڵە لەگەر بکاتن تۆ ئەلێ ئیشی ئازادی خوازە دەنگکەڵ برن چکە ئەوی لەگەر مەزە ئێمە دیفاعمان لێ گرتو کردی کە بارەگای سوستە دیفاع چ بووە ئیدانەمان کردی خۆ قابلە چمان لەوەیە گرتو کردیە بەجددی ئیدانەمان کردیە لەگەرەوەی فکریان جودایە دژی کۆدەتای بارزانی بوونە لە بەرامبەر گۆڕان دژی ڕێگری بوونە لە کۆسرە ڕەسوور ئەوە لە چۆن ڕێکخراوە جیهانیەکان دژی گرتن و کوشتنی قاعدەنا بەعسیەکان بوونەوە علی ئەسەمەدی لەو ڕوانگەیە بەس خەڵکەچی ماڵبەری ئەوە وایە و دیفاع لەوە دەکا لە کاتێکدا و نمونانە نیشان دەدا چێ حکومدارەتی لە وڵات دەکا و چ قەشمەری خانەک بەدەست پاڤێل و مەسرور هەیە دادگاکانیان چ لێ کردیە کەس ئەم بۆ خۆم قەت دیفاع لە لاهور ناکەم و قەت دیفاع لە مەسلەی گەندەڵی مافیابوونی ناکەم چکە ئیش کاکە ئەو پارەیە شێ بوو ئەو هەموو ئیمکانێت ئەوە بەڵام ئەو ڕەفتارانەی پاڤێل کردی
و ئەو زەختەی تورکیا دەکات بێگومانیشی مەوەیە دژبین بڕۆ بە ڕێچکەی حزبی خۆت لاهوری بخەسینان تۆمەتی لۆ دروست دەکەی حزبی خۆت بەس تۆ دەی بە قەشمەری پێکردن ئێوەوانیش کابرایەکی تۆ ڕقەمێکی سیاسی بەهەرحاڵ ئەو دوای هاتنی مەسعود دیداریان لەگە مەسعود بارزانی هاتنەوە دەستیان بە گرژی کرد مەسعود دەمەکە ئەمن ڕامگەیاندێ کە ناقایلە لە وەزعی ئەو دەیەوێت لاهوریان بڕوە ویان بیگرن و بۆ زانیاریشتا ئەمە نازانم بەس پارتیەکان زۆر ئیدعا دەکەن و هەوڵ دەدەن بڵێن کاکە لە دەرێش لێ دەدەین بۆ زانیاریتان ها لە دەرێش لەوە نابن و تورکیاش یەکێک لەو شتانەی کە تورکیا لی پاستا ئەوەی من زانیتم و هەست پێ دەکات تورکیا ئەو درۆنانەی پەکەکە لاهور دایکی دیارەوە خەبەرە مەرز نییە ڕازبی تورکیا زۆر لەوە پاستا کە بگورن کە یعنی واز پێ دەکە ئەو هەندێک چەک و تەقەمەنی پێشکەوت و هەیە لە ڕێگای لاهوریەوە گەیاندرایتە باکوور ئەوە یەکێک لەو شتانەیە تورکیا لە بیری ناتی وەکو مساعدەکی وان و نەهاتە بشەڕ و ئیلا ئاخیری ئەوستا دەبینن تورکیا بە کەیف خۆی ئەوی بۆ زانیاریتەن قوبات من پاڤێل نازانم بەڕاستی بە ویژدان بڵێم بەس قوباد و دەستگای پاراستن لەگەر میت یەک خەتن ها بۆ زانیاریتان یعنی قوبات هەموو ئیشەکانی میت پارتی بەڕێ دەکات لە دەڤەری سەوز بەس ئەم پاڤێل نازان بەڕاستی یانە کە کەیف پێی نهەیە کابرایەکی سەر شێتە ئەوانە هەیە سەرچ خۆی بە دیواریدادا بڕوا بکەن پاڤێل لەو نەوعانەیە کە تووڕ دەبی سەرچ خۆی بە دیواریدایەدا ئەوە دەیانگۆلەکاندا پێشمەگەی دێنن ڕاوەستای ڕاست مۆبیلی شکاندیە قسە ڕەخنەیان لێگرتیە لەو نەوع بەس وەڵڵایە من نەمزانیە لەگە میت تەنسیقی هەبی بەس نەرمن ئەو خەتە نەرمن و شانازش بڕۆ سەیری بکەن هاوڕێیان ئەوەی ئەمە متابعەمان کردیە هەندێک پۆستی لەسەر پەکە کردبوو ئڵغای کردەوە بە تایبەتی ڕسمی ئەو سێ سەرکردەکەی کە نافرۆشن لایدایە لە فەیسبووکی وە قورقاب پەریخان ئێستاکە هیچ قسەی نییە دژی تورکیا دژی پارتی دژی کۆیلەکانی پارتی کە وەخت خۆی وێسکت پەریخان هاوڕیان دووسێ کۆبنەوەیان کردی لەو دوو ڕۆژەی پێرێ ئاگاتان لێ کۆبنەوەیان کردووە دەکچتەکەن لاهور شێخ زەنجی کە ئەوە بن لاهور بڕوە ئەگەر لە یەک مانجیشبی ئەو ئەفدا ڕەنگیان دەکتان ئاگاتان لێ بیتن کوڕی کۆسرەتی بۆ شاڵاو لە شاڵاوی عەلی عەسکەری بووە وەرزگار عەلی بووە دیارە لاهور وە کۆموتان ڕوونکردنەوەی خۆی بڵاو کردەوە دەرێ ئەمە سڵایەتەکان ئەمە قسەی ویە سڵایەتەکان بەڕێی حزبیەوە دەکەم بەڵام ئەوان دەیانەوێ ینی بڕوە ئێستا زەختی گەورەی ماڵی تاالبانی ئەوێ دەوی لە سلێمانی بڕوە ئەو زەختەی ئەو ڕۆژەش کردیان ببوون ئەو زەختەی ئەو ڕۆژەش کردیان دەچاک هەل لە بۆ ڕۆیشتنێکی ها یعنی ئێستا ئەگە لاهور بڕوە ئەوان لایەن هەموو شتەکان کۆتایی دێ مزایەقەکان لەو ڕۆیشتنیتی لە سلێمانی ئەتا لە دوایوی کە دەڕوا ئیتر ئەو بە تەواوەتی کە ئەو بڕوا بێگومان هەموو جەماوەر و ئەوەکەی بێهیوا دەبی و ئەو خەڵکەی لەگەری دایە سەرکردایەتی تەسلیم دەبێ و بە شەرعی دەری دەکەن ئەو دەمی ئەو پلانەشان هەیە ئەوی ئەم بزانم ئەو پلانەشان هەیە و ئێستا کە ئەوەی مەسەن ئەو خەبەرێم بزانم عزەتەکەی باسی ئابووری دەکرد کە کۆمەڵە گەندەڵی لێ ئاشکرا بوو ئەتا سەراوی ئەو دووە یەکشکەشن وەڵی تەلەفۆن لۆ سەرکردایەتیەکان دەکەن کە زۆری نەقبوڵی و ئیمزایان پێ دەکەن و یعنی مزایەقەکەی هەموویان لە ئەوەیە لاهور بڕوە بێتە ئەوروپای وە لە ئەوروپاش میت لە دووبی ئیتر من نازانم چەند ڕاستە ڕاز نییە بەس ئەزانین هەمومان ئەکو ئەو دوو نمونەی گوتم دوای دیداری بارزانی هاوکات ئەو لێدانی دوێنەی میت تیارەی تورکی سیگنالەکە پەکەکە نەبووە ئەو جارەی هیچ شەیدێکی پەکە نەبووە هیچ پەکە لەو ئەوی نەبووە کورە ئاڕیان واز بینن بژی شێخ لاهور ببورن لەمە زۆر ئەو نەوشیوانە ڕۆ برادرەکەم گوت یعنی ئەمە دژ بە پرەنسیبەکانی بەڕاستی ئەم بۆ خۆم دژ بە پرەنسیبەکانم دژ بە موعامەرەم بەڵام کاکەم ئەو نەوشیوانە یەک زیچی لەبەر بوو وەمازانی زۆر فەقیرە کوردە ملیاردێر دەرچوو قەت دیفاع لە هەندێشت مەکە گرنگ دوو کۆبنەوەیان کردێت کۆبنەوەی پێرێ مەکتەب سیاسیەکێتی سەرکەوتوو نەبوونە لە 17 کەسی وازانم 17 یان 15
نیوەی کەمتر بووە بۆیە بوویتە دانیشتنەشی ئەوە و پاڤێل کە دەستە کۆبنەوەکان دەرێ ئەوەم هەیە و تەواو یەک کەسیان ناوێنم برێن لەل بۆ زانیاریتان مەکتەب سیاسی بوویتە قەشمەری خانە هیچ سنجی نمە پاڤێل لە چی شڵتەکانی خۆی دەخینتەوە کەسیشیان ناوێنە زۆر گفتوگۆی لەگە بکەن کا من ئەلەوە بڵێم هاوڕێیان یعنی چ ئەوە چ ئەو ڕۆژ دوێنێ ئێوارە دیسان پێیان نەکرای کۆبنەوە بکەن ئێستا مزایقەی دەکەن ئیمزایان پێ بکەن ئەو دیتان یەکێک لەو پیادانەیەکی تر ڕوونکردنەوە شتاوەی فێڵیان لێکردیمە ئیمزایان پێکردم دەکەی کورەوەڵام من پێم وایە پارتی تورکیا زەختەکانی ئەوەندە گەورە دەکەن منداڵی تاالبانیش کۆیلەن بەجێیان دەکەن ئیتر چۆن دەبی کەسیش نازانی ڕێی ئەمریکا ئێران ئەو دووە گرنگترن لەوانە ئەوانە زەخت دەکەن بەس ئەوی بڕیاردەرە بڕوا بکەن ئێرانە لە دوای ئێران ئەمریکایە لە منتیقی لە دەڤەری سەوز ئێران بڕیاردەدا ئێران بۆ بێگومان هاورانێکش نوکتەی خۆشتانە سەوی پێ بڵێم بڕوا دەکەم برادرە خەبەری دامین دەگۆ دوو قرارگا هەیە ڕەمەزان و حەمزە یەکەچیان لەگەر پارتیەکە چانەکە زۆر خۆشە قرارگەکانیش تەوزیع بوونە یەکەچیان سەرپەرشتی بەشی لای سەوز زەر دەکەن سەرپەرشتی بەشی سەوز دەکات بەس ئێران بە جددی یعنی دەرێن ڕێی جداترە لە چاو بدایەتی حەدەسەکان چکۆ ئێران مستەحیلە لێ بگەڕێتن مستەحیلە لێ بگەڕێ دەڤەری سەوز بە تەواتی بکەویتە ژێردەستی هەیمەنەی تورکیا نەک لەبەر ئەوەی لاهورە و نازام ئەمرە و زەیدە و منداڵیتە منتیقەی خۆیتی و تورکیاش قبوڵی نییە ئێران بگاتە پشتەولێرێش نەک سەحدودەکان یعنی ئەوە تەوزیعی خۆیانە دایانایە لەو ڕوانگەیە بۆیە هاوڕێیان کۆبنەوەکان ئێستا هەوڵ دەدرێ بەڕێی حزبی لاهور دەربکرێ بە زەخت دەربکرێ فشارەکان لەسەر ئەوەیە لاهور دەبێت لە ناو یەکێتی دەربکرێ ئەو زەختەش ماڵی تاالبانی بڕوا بکەن هەندە نین و زیاتر زەختەکە دەرەوەی خۆیانە فشاریان دەکرێت دوو کەسی بێ شخصیەتن بۆ خۆتان دەزانن هەم لە ئەوانە کۆمەڵێک بازرگانن تجارەتەیە مەسەلەی گەندەڵی ئۆشتان هەمومان متەهیم ئەو ڕەخنانێ لە لاهور دەگرن ڕاست دەکەن بەس بە خۆیان دەقاتیان زیاتر هەیە یعنی بە جددیمانی مەسەلە گەندەڵی قەت کەس ئەگە بە گەندەڵی بی کەس بەقەت ماڵی برای محەممەد و جەلال تاالبانی گەندەڵ نییە لە دەڤەری سەوز ئەو دوای منداڵەکانی شێخ زەنجی دێن بەڕاستی ینی ڕقەمیەک منداڵی تاالبانی کولکی کوولن بەرەوەی تاالبانی بۆ زانێت چۆن مەسعود بارزانی ئاسیا کۆڕەک تلیکۆم ١٧ یا ئاسیا سێل و ممتەلەکاتی ئەوەش زۆربەی ماڵی تاالبانیە بۆ زانیاریتان بەڕبەی ماڵی تاالبانیە بە ناوی ئەویان کردیە ئەوە لە 2000 هاوڕیان لەو ڕۆژانە باس سەدی بێخمە دەکەم بزانە ئەو تاالبانیە چەند بێ شخصیت بۆ لە بەرامبەر پارە سەبر بگرن بە دەوی عومەراغی سوورچیلۆتان باز دەکەم کەمەوەمان زانی تاالبانی پولپەرست نییە و مزانی تاالبانی ئیشی جنس ناکە کوری وەڵڵا فەزاعەتیان ئێوە مەسئولانە باش ئەوەیە هەروە دێنهێنی خەتەر ئاشکرا دەبیت چکۆ ئەنەش مرۆڤن وەکو من و تو وەکو من و تو بۆیە من دوایین شاید بێمەوە سەر ئەو خاڵەیە ئاڕێن ئەوەی تا ئێستاە زەختەکان بە ئتیجاهی دەرپەڕاندنی لاهوریە بە تایبەتی لاهور لەو ڕۆژانە وای ڕاگەیاند بوو و لە میدیاکانی ژۆ بوو کە جم و جۆڵ دەکە ئەیتر ئەوەش یەک لەو سەبەبانەی کەیە بۆ زانیاریتان بەڵام خاڵی جەوهەری ئەوەیە دەری پەڕێنن سلاحەتی لێوەرگرن چکوتە لاهور لە سلێمانی بێتوانی بە مای 24 سەعاتی لە خۆی ئەو جەماوەرە یەکێتیەکان قیت کاتەوە لە خۆی ترسی ئەوەیان هەیە هاوڕێیان ینی من لە بەوە دەرم دیارە لاهور لای من یەکێتیش ڕافزە بۆ زانیاریتە ئەمە دەیان شت کوێمەوە دەرا تاالبانی قایل نەبووین وەرەی لاهوریە بە جددیمانی کە جەلال زۆر فەرقی بوو لەگەوانە بەڵام هەندێک شت بڵێم سەر ڕەمزی کادیرەکانی یەکێتی لاهورە من نمونەی ناپلیۆنتان لێرە لەو برێم بەوەی کۆتایی پێبینم ناپلیۆن 2000 ئەوها نەفی عام دەکرا و دەردەپەڕێنرا و جارێک تەجاوزی کرد لەو حدودەی وەچی لاهوری لۆی دانرا بوو بڕوا بکەم بڕۆن لە تاریخ بخینەوە ئەمە وەخت خۆی لە تاریخ ئەوەمان خوێندوم کۆمەڵک جوندی و ئەفسەریان ناردبوو لە ناپلیۆنی بگرنەوە کاکە جەماعەتەکەی چاویان بە کڵاوەکی سووری گەورەی هەبووە ناپلیۆن چاویان پێکەت و بژی ناپلیۆن بژی ناپلیۆن نەوێت ناپلیۆن هاتەوە هەمووانی دەرپەڕان سەر لە نوێ ئەو زارەتە لە شەڕی ڤێرسای بوو وابزانم ئەوەی کرد بۆیە ئەوان باش دەزانن منداڵی تاالبانی پارتی لاهور لە هەموو لە حەزەک هەتا لە سلێمانی بی پێی دەکرێت گەشە بکاتەوە هەتا لە ژیان بی پێی دەکرێت
ئیتر هەوڵ دەدەن یعنی لە حەزب دای بماڵێنن هەوڵ دەدەن تا ئاستی ئەزیەتی زیاتر بکەن من هەر ئەوەندە دەزانم بەڵام ئەگەر سازش 100% یان زیاتریان نەبوو بکە بێگومان ڕەنگی تەساهولی لە کورد دنیای سیاسەت وایە گوڕمە دیتمان گۆڕان داوای ڕوخانی کرد ئێستاش چۆنە ینی بۆیە قەت نەدیفاعی 100% مطلق بکەن نە کەس نەکەسیش گرنتیە بەڵام ئێستا ڕەوشەکە وایە منداڵی تاالبانی هەموو زەختەچیان لۆ ئەوەیە لەگە پارتی وەکو گوتم ینی فشارەکە دوای مەسعود بارزانی هات و تورکیا دنیا ئەو سیگناڵی لە دەڤەری پێنجوین و شارە زووردا کە دەتانم بە تیارەش لێ بدەن بەڵام ڕۆژەکە خراپە بەس ئەوەی ئەفغانستان زۆر دڵخۆشکەرە لە یەک ڕوانگان ئەفغانستان لە هەردوو لە یەک باڵی حرەکەی ڕادیکالی زۆر ئیسلامی زۆر بەهێز دەکا ئەرهاب دەژێنتەوە سەیرمەکەن و حرەکەی تاالبان حرەکەی خەتەرە قەت دڵتان خۆش نەبی ئیسلامیەکان دڵیان خۆشە ئەوان حەقەچ خۆیانە بەس ئێمەمانانیش کە خەڵکی ئازادی خوازن نەبی لەو ڕوانگەوە ئەوبی بەڵام ئەو نمونەیە پیشاندا کە ئەمریکا بەرگە ناگرێن خۆ بەڕاستیش ئەمریکا 20 ساڵ کە نامینێتەوە 30 ساڵە کاکە وەڵی هەموو ئەو مەسرور منداڵ بوو پێڕاگەی ئاریان وا پێڕاگەی وەنیە پاڤێل پێڕاگەی کاکە خۆتە سەر دیڤاتان لێ ناکە بەڵام ئەو ڕۆژەی ئەمریکا بکشێتەوە ئۆتۆماتیک ئەوانە دەڕوخێ ئۆتۆماتیک هیچ نقاش لەدانە من ناوڕێنە دوای ئەوە بڵێم ئەو خیتابی مەسعودی هەستم پێکرد ئەو مەسعودە کورە چەند کلاسیکە چەند متەخەلیفە باز لە مقاومە و کوردبوون و کورە بابات و دوسێ تەجروبەت دیتیە کورە بابی من وەڵڵاهی داعش نەرمبی بێتەوە ئەو هەولێرەی خەڵک چەپڵەی لۆ لێدا لە ڕقینگۆ خەڵک چەپڵەوە لە ئەو سەدامەی لێدا ئەنفال و چیمیایی کرد مەسعود بارزانی چەدەی ئەو دروشمە بری قەدارانە کورە ناوێرین ئەمە قسە بە بەعز برین هەزار خەڵک لە ڕقی ئێوە دیفاعی لێ دەکا یا سەر و قادرەشی دەینی یان ئازاد زندیانێژی کوی لێ نازم کو شەرم لە خۆ ناکەن کو شەرم لە خۆنان کاکە وەڵڵاهی هەر کەسێک بێ هەر هێزێک بێ نەک حەشت ئەو داعشە نەرمبی کەم دڵنیام ئەوجارە بێن ئەوانیش وەکو تالیبان سیاسەتیان دەگۆڕن کە هەر خەتەرە ئاوڕیان زۆر خەتەرە و حرەکە ئیسلامیانە بێنەوە منتیقەی ئەوانە بڕوا بکەن چەپڵیان لۆ لێدەن خەڵک ئەوەندە لەنگۆ شەیتان بێ هەر هێزەش کە بێ خەڵک لەنگۆ بێزارە کورە بابە مەسعود ئەتو بە شەرەفم بە جددیمە مەسعود بارزانی زۆر متەخەلفی کورە باوی ئەو دروشمانەی نۆتیەکە خەڵک ئەوڕۆ دەست بۆ شەیتانی دەبە لە ڕقینگۆ دەزانی چستان لە میلەتەی کردیە 30 ساڵە ئاو کارەبات پێ پەیدا ناگرێ 30 ساڵە کاچی منداڵت بوویتە ملیاردێر ئەچ دەتەوێ بێ بەو دروشمانە کاکە ساڵێک دوو سێ وەڵڵی پاسەوانە تایبەتەکەی خۆت زرتر لێ بەرەدا فشەی پێت دێت فشەی پێت دێ ڕوخانتان زوو نزیک لە سەوەخت ڕاوەستایە بڕوا بکەن ینی ئیتحاد سۆڤیەتی و کەمپی ئیشتراکیم 100 جارە برێم ڕوخان ئەوانە چن ئەفغانستاندان دیت ئەو هەموو سیستەمە دیکتاتۆریەتان دیت هاوڕێیان ئەوە کار ئەوەندە بوو ئەو خەبەرانە بوو وەکو شتێکی ڕۆژنامەگەری ئەم لێرە باسم کردیە وەزعەکان بەو ئاراستە دەبە بەڵام بێگومان زەختی ئێران بکری ئیتر منداڵی تاالبانی وسکت دەبن چکو منداڵی تاالبانی ئێران دەتانی جێیان بگریت بەڕاستی هەتا ئەگەر لاور مزایقە زیاتر بکرێەوە ئێران نەرم دەکاتن بەڕاستی قووەتی ئەمریکا مەسەن پێی خۆش نییە بەڵام ئەو مزایقە گەورەیان ناکاتن یعنی لەسەر ئەو شتانە ئەوە دیتان لە بۆ ئەوەش ئەمریکا لە بۆ ئەو 5 ڕۆژنامە نووسەر زەختەشی زۆریان نە مەسروری کرد کە کردی بەڵام دوای ئەوە لە دەوی دەردەنی نوۆشی ئەفغانستان بەجێ ناکە ڕۆژێک ئەوە مەسرور بارزانی کلک و باڵت دەکرێت بەخوای نازانم پێڕادەگەی یان نا ئەتوش سواری تەیارەی بی یان نا هاوڕێیان ئەو چەند سەرنجە هەبوو ویستم ئەو خەبەرانە هەبوو کە وەزعەکان وایە هەمووی تجاکان بە ئێستا بە ئاراسی ئەوەیە لاهور شێخ زەنجی دەبی سلێمانی بەجی بێنیتن ئیتر بە کۆبوونەوەی حزبی هەوڵ دەدەن سەرکەوتوو نەبوونە فشار مزایقەی چەکداری هەتا وەکو گوتم ئەو فرۆکەش کاتێکی خۆش شەوێکی ئارام